وەرزی زستانە و ئەوانەی حەز بە خواردنی گۆشتی قاز دەکەن ڕوودەکەنە بازاڕی پەلەوەرفرۆشانی کەرکووک بۆ کڕینی قازێک. ئەمساڵ نرخی قاز بەرزبوونەوەی بەخۆی وبینیوە و بەراورد بە ساڵی ڕابردوو نرخەکەی زۆر زیادی کردووە. ئەماش کاریگەری کردوتە سەر کڕین و فرۆشتن و هاوڵاتیانش کەمتر دەیکڕن، تەنها ئەو کەسانە نەبێت کە ئارەزوویەکی زۆریان بۆ ئەو پەلەوەرە هەیە. جاران قازە بە 20,000 بوستە بە 45,000 دینارە لەبەرەوەی بۆ سلێمانیێڕۆ هەمووی بۆ سلێمانیێڕۆ لە خەڵکە بکەونە قاز ناخوا لەوەی لە سەتایەکێکی بیخۆ ستە لەوێ بە کیلۆی بن لەوێ کیلۆ 14,000 دینارە برە لای خۆمان بە نوێ و بەدێ. سعری قاز زۆر گرانە ئێستا، یعنی پێشان ئەمە هاوینان بە 25 بوو جوتی، ئێستا 900 وەڵاوی ڕۆژێ قازی شەبەحم 120 دا جوتی نەیان فرۆشت ئیلا وتیان 150. سەحببی گرانەبی سەحب نەبی ناوەڵە هەرزانە. لێرەدا سێ جۆر قاز زۆرترین خواستیان لەسەرا، ئەوش قازی خۆماڵی و شامی و بولغاریە. بەشێکی ئەو هاوڵاتیانەی سەردانی ئەم بازاڕە دەکەن تایبەت بۆ قازکڕین هاتوون و لە شار و شارۆچکەکانی دیکەشەوە سەردانی دەکرێت. ئێستا مەوسومە چونکە بە حکومی کوردستانە خەڵک زۆر حەزەکە لە قاز، ئیتر بە بەردەوام خەڵک ئەیخوات زۆر مەڕگۆ بەستەحا لە مەوسومەیە گەلێک گرانە چوری بعد من تقریبا چورە بە 11 سەنومە بەد لە 10,000 بەسەرەوە 11 10 12 بەس هاوینان پارە ناکات چووگەی سەردستانە خەڵک زۆر حەزی لێکات پارێکی چوری بە 6,000 7,000 بوو، یعنی زۆر 7,000 ئیساکە 12,000 بە بەردەوام یعنی پارەکەمە لە دابەزی نایە. قازی خۆماڵی زۆرترین داواکاری لەسرە و ناجێگیری نرخی دۆلاریش بەرامبەر بە دیناری عێراقی و بردننی ئەو پەلەوەرە بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان بۆتە هۆکارێک بۆ بەرزبوونەوەی نرخی قاز. دیار تاڵێ، کەناڵی کەرکووک.